دووڕێیانی تەسلیم بوون یان تەسلیم بوون. بە دوای پەیامەکەی دۆناڵد ترامپ لە ژاپۆنەوە بۆ سەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی و بەتایبەتی بۆ شەخسی خامنەیی کە وتەی ئێمە بەنیازی ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامی و ڕژیم چێنج نین. ئێمە لەگەڵ ئەم ڕژیم و ئەم کەسانەی کە لە ئێران لە دەسەڵاتدان ئامادەی وتوێژین تۆپی یاریەکەی خستە زەوی کۆماری ئیسلامی و بەتایبەتی شەخسی خامنەییەوە. بۆ لێکدانەوەی ئەو پەیامەی ترامپ ناکرێ مانگی ڕەمزان و بەتایبەتی تر ڕۆژی قودس لەبەرچاو نەگرین. کۆتاهێنی هەموو مانگێکی ڕەمزان کە خومینی بە دژایەتی ئیسرائیل و ئەمریکا و بەناو بۆ داکۆکی لە فلستین بە ڕۆژی قودسی ناوزەت کردبوو ساڵانە بووە پکنیکێکی سیاسی ڕژیم و بە زۆر ڕاکێشانی کارمەندان و موچەخۆرانی خۆی بۆ بەشداری لەو شانۆگەریە ئەمساڵ بوو بە شانۆی مقاومەتی لەرزۆکی. دوو خاڵی جێسرنجی ڕۆژی قودسی ئیمساڵ بریتی بوون لە یەک نیشانەیەک لە ماکتی موشەکە دوورهاوێژ و بالیستیکەکان نەبوو. دوو بەشداری هەموو سەرانی ڕژیم جگە لە قاسم سوڵەیمانی و دارودەستەکانی. ڕۆژی قودسی ئیمساڵ شانۆی خۆڕاگری لەرزۆکی ڕژیم بوو، ئەو خۆڕاگریەی کە خامنەیی وەک تەنیا بژاردەی بەردەم بژاردەکانی ئەمریکا کە یا جەنگ دەبێت یان وتووێژ. بە دوای شانۆی خۆڕاگریە لەرزۆکەکەی ڕژیم لە کارنەواڵی قودسدا کۆبوونەوەی نهێنی بیلدێربێرگ لە سوئیس هات کە تێیدا جرالد کۆشنێر زاوای ترامپ کە بە قوتابی هێنری کسێنجەر دەناسرێت لە پەنێلی سەرەکی لەگەڵ دەیڤید پترایۆس پرسی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەردەمی جادەی هەورێشم و هێژمونی ڕووسیەی بەڕێوە برد. چەند تەوەرێکی گرنگی کۆبوونەوەکەی بیلدێربێرگ بریتی بوون لە یەک بریگزیت و داهاتووی یەکێتی ئوروپا، دوو کنترۆڵی چین و ڕووسیە و مامەڵە گەورەکە و سێش داهاتووی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پرسی ئێران بەشێکی گرنگی ئەو باسە بوو. لە پاڵ کۆبوونەوەکەی بیلدێربێرگ مایک پۆمپێۆ لەگەڵ بەرپرسانی سوئیس پرسی ئێرانیان تاوتوێ کرد و وای کرد کە لە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی پۆمپێۆدا ئامادەی ئەمریکا بۆ دانوستان و وتووێژی بێ پێشمەرج بۆ قسەکردن لەسەر 12 مەرجەکەی پێشووی ئەمریکا بۆ دانیشتن لەسەر ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ کۆماری ئیسلامی ڕاگەیەنرا. بەرپرسانی کۆماری ئیسلامی بەرێک ڕەتیان کردەوە کە لەگەڵ ئەمریکا وتوێژ بکەن و لەلایەکی دیکەوە ڕۆحانی باسی لەوە کرد کە دەرکەی گەڕانەوە بۆ سەرمێزی وتوێژ لەگەڵ ئەمریکا کراوەیە. بە دوای پەیامەکەی پۆمپێۆ ڕووە و ڕژیمی کۆماری ئیسلامی بەرپرسانی تاران تا 15 ژوئەن کاتیان هەیە بۆ وەڵامدانەوە، چونکە بڕیارە ڕۆژی 15 مانگ پاش گەڕانەوەی لە لەندەن دۆناڵد ترامپ خۆ پاڵاوتنی بۆ پۆستی سەرۆکۆماری لە هەڵبژاردنەکانی ساڵی 2020 ئەمریکا ڕابگەیەنێت و پەردا لەسەر پلانەکەی بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی هەڵدەداتەوە. کۆماری ئیسلامی دارێکی بەدەستەوەیە کە هەردوو سەری قیرە و وتوێژ دەکات هەروەی و وتوێژ ناکات هەروەی، چونکە لە هەمووان باشتر دەزانێت ئەو سەری ئەم ڕێگایە تەسلیم بوونە و تەسلیم بوون.